دەستور و یاسای عێراقی مافی دەنگدانیان بۆ ڕەخساندوم. منیش مافی یاسای خۆم بەکاردەهێنم و دەنگ دەدەم بۆ ئەوەی مافم لێزەوت نەکرێت و هەوڵ بدەین کەسانی شارەزا و باش بگەێنینە پەرلەمان. پێم باشە کار بکرێت لەسەر ماف و داخوازیەکانی خەڵک. هەوڵ دەدەم لەگەڵ خۆشم، خزم و دۆست و هاوڕێ و خانەوادەکەشم ببم لەسەر سندوقەکان دەنگدان بۆ ئەوەی زۆرترین تاکی کورد بەشداری لە دەنگدانەکان بکات و بتوانین زۆرترین نوێنەر بنێرنە پەرلەمانی عێراق بۆ ئەوەی بتوانن داپۆکارێکی سەرسەخت بن لە مافەکانی گەلی کورد. وەکی کچەکە وەرزشوان و پێشمەرگەل دو ئەرکی جیاوازدا هێنا و پاراستنە مافە ڕەوەکانی گەلی کوردستان لە بەشداری هەڵبژاردنە پەرلەمانە عێراق دەکەن بۆ ئەوەی ئەو مافە دەستورانەی هەمانە پاراستی بن و دەنگ بە هەر بەربژێرێکی بداگرین کە ئەوەیە وەک هاوڵاتیەکی هەرێمی کوردستان دەنگی خۆت بدەیت و بپارێزیت.